بسم الله الرحمن الرحیم بینەرانی بەڕێزی کەناڵی دیمان لە پرۆگرامی کلیلەوە بە دیدارتان شاد بووینەوە. بەویست و ڕەحمەتی خوای پەروەردگار بابەتی ئەم جارەمان بابەتێکی پەیوەستە بە ناخمانەوە کە ئینسان ناخیشی خۆشحاڵ بوو دیوی ڕووکەشی دەرەوە واتە جەستەشی کاروبارەکانی ڕۆژانەشی بە خۆشحاڵیەوە بەڕێ دەکات. ئەویش سینەپاکیە. بابەتی سینەپاکی زۆر بابەتێکی گرنگە، پەیوەستە بە دینمانەوە، پەیوەستە بە ژینمانەوە. خوای پەروەردگار سوبحانەه وتەعالە باسی خۆشیەکانی بەهەشتمان بۆ دەکا. جا بەردەوام قورئان کە باسی خۆشیەکانی بەهەشتمان بۆ دەکا، ئاماژەی ئەوەی تێدایە ئەگەر دەتەوێت ژیانی دنیاشت بەهەشت بێ، ژیانی ئەم دنیاشت خۆشی و سەربەرزی و سەلامەتی بێ، وەرە ئەم ڕەفتارانە بکە. واتە لە بەهەشتا چی هەیە لە دنیادا جێبەجێ بکە، واللهی ژیانی ئەم دنیاشمان دەبێتە بە هەشتێکی بچکۆلانە و ئەو کاتە کارەکانت ژیانەکەت هەمووی لە عیبادەتی خوادا دەبێ و سەرنجام میشمان دەگاتە بە هەشتی بەرین بەویست و ڕەحمەتی خوای پەروەردگار. خوای پەروەردگار لە قورئانە لە سوورەتی ئەلحیجر لە ئاەتی 45 بۆ 48 دەفەرمێ: إن المتقين في جنات وعيون ادخلوها بسلام آمنين ونزعنا ما في صدورهم من غل إخوانا على سرر متقابلين لا يمسهم فيها نصب وما هم منها بمخرجين. نفرمي إن المتقين أو كساني كوا أهل تقوان. تقوى واتبر دوام مرۆڤ چاودێری خوای پەروەردگار بەسەر خۆیەوە ببینێ. ئێستا ڕۆژوی ڕەمەزان کە ئینسان مانگێک بە ڕۆژوو دەبێ، ئامانج لەو ڕۆژووە هەر ئەوە نەبوو تۆ برسی و تینوبی. خوای گەورە پێویستی بە برسیەتی و تینوێتی ئێمە نییە. خوای پەروەردگار ڕۆژووی بۆیە فەرز نەکرد کە تەندروست باشمانکە. خۆ هەرچەند لە کاتی ڕۆژوودا ئینسان بەهۆی برسیەتی و تینوێتیەوە وزە کۆکراوەکانی ناو لەشی سرف دەکا، ئەو چەوریە خەزن کراوانە، ئەو شەکرانەی کەوا کۆبوونەوە لە جەستەدا دوای 5-6 سەعات بە ڕۆژوو بوون و نان نەخواردن و ئاو نەخواردنەوە دەڕژێنەوە ناوخوێنەوە و مەغزەنەکانی جەستەمان پادەبنەوە، تەندروست باش دەبین. هەمومان هەستمان بەوە کردووە لە ڕەمەزانە ئەوەی کەوا خوای پەروەردگار ڕەحمی پێکردبین و تەندروستی باش بوو بێ و لە نەخۆشی بە دوور بوو بێ. خوای گەورە ئەجری نەخۆشەکانیشی هەر نووسیوە، ئەوانەی کە لە ڕەمەزانە بەهۆی نەخۆشیەوە بە ڕۆژوو نەبن بەویستی خوا چاک دەبن و دەیگرنەوە یان فیدیە دەدەن. بەڵام ئامانج لە ڕۆژوەکە بریتی بوو لەعەلەکم تەتەقون، بتکا بە تەقوادار. واتە پێت دەڵێ تۆ کاتێک کە لە ماوەی یەک مانگە تەنها لەبەر چاودێری ئەڵڵا سوبحانەه وتەعالە، خۆ چاودێری کامیرات بەسەرەوە نەبووە، خۆ چاودێری ژن و منداڵت بەسەرەوە نەبووە، لە ڕۆژوودا وەکو هیچ عیبادەتێک نییە دەتوانی بڵێ بە ڕۆژووم و لە شوێنی شە بەدەزیەوە ئاو بخۆیتەوە، پاریوەک نان بخۆی، پسکیتێک بخۆی، خواردنێک بخۆی، کەسیش نەزانێت، بەڵام تەنها چاودێری خوا بەسەر خۆتەوە دەبینی. ئەم چاودێری خوای گەورەیە هەر بۆ ڕۆژوەکە نییە، ئەبێت لە 11 مانگی داهاتوودا تا دەستیەوە ڕەمەزانی داهاتوو ئەم چاودێری خوایە کردار بێت تێدا. بۆیە باشترین عیبادەت، خواناسترین کەس ئەو کەسەیە کە بەردەوام چاودێری خوا بەسەر خۆیەوە دەبینێ. کاتێک کە هیچ کامیرایە کار ناکە، هیچ مرۆڤێک چاودێر نییە بەسەرتەوە، تۆ بەس لەبەر ئەڵڵا سوبحانەه وتەعالە، لە شەرمی خوا، لەبەر سزای خوا، لەبەر ئەوەی بێئەدەب نەبی لە خزمەت ئەو خوایدا کە ئین الله کان عەلەیکم ڕەقیبا، دەست بۆ حرامەکە نابەی، غەژ لە بابەتەکەدا ناکەی، ئێکسپایرەکە لە دوکانەکەت نافرۆشی، لە چێشخانەکەدا خواردنی هەڵگیراوە گەرم ناکەیتەوە خەڵکی ژەهراوی کێ و پێی بفرۆشیەوە لە کاتێکە ئەو هاتووە متمانەی بە تۆیە، ئەڵێ ئەوە پارەکەم، ئەوە جەستەکەم بە پارەی خۆم خواردنی باشم دەیتێت، تۆ بچی خواردنی گەرم کراوەی دوێنێ بدەیتە، خواردنی گۆشتی بەستووی بۆ بێنی بە گۆشتی خۆماڵی پێی بفرۆشی. تەقوادار ئەوەیە ئەگەر هیچ ڕەقابەیەکیش نەبێ، هیچ چاودێریەکی تەندروستی نەبێ، هیچ لێپرسینەوە و ترسێک نەبێ، هیچ کامیرایەکی حکوومەت نەبێ، هیچ ترسی داخستنی کێشخانەکەت نەبێ، تۆ خواردنەکان کە دەیدەی بەو میلەتە پاک و پخوت بێ. پزیشکێک کاتێک کە دەچێتە نۆرینگەکەی ئەچێت نەشتەرگەریەوە کە نەخۆشەکە ئەڵێ بەس دەم ئازارە ڕزگارم کە ئەوە پارەکەم، ئەوەش جەستەکەم، متمانەم بە تۆیە. تۆ لە ئاستی ئەو متمانەیەدای بەس لە بەرخاتری خوا، لە ترسی ناوناوبانگن نییە، لە ترسی حکوومەتت نییە، لە ترسی داخستنی عیادەکە نییە، ئەڵێ ئەو مرۆڤە متمانەی بە منە، منیش خوای گەورە چاودێرە بەسەرمەوە. جا هەموو کاروبارەکانی ژیان، مامۆستایەک لە خوێندنگاکەیدا
فەرمانبەرێک لە ناو دایرەکەیدا لە ناو فەرمانگەکەیدا ئەڵێ من ئەو هاوڵاتی متمانەی پێمە کاروباری ئەو خەڵکە دراوەتە دەستی من موچەی لەسەر وەردەگرم کەم بیان زۆر خیانەتی پێ ناکەم هەر کەسێ ژیانی ئەم دنیای ئاوا بردەسەر حتا لە دنیادا ژیایی بەردەوام بڕوات بە چاودێری خوا هەبوو بەس لەبەر خوا وازن لە حرام هێنا وازن لە حرام وتن هێنا وازن لە غیبەت و بەخوتانکردنی خەڵک هێنا وازن لە چاودێریکردنی ژیانی خەڵک هێنا کاسبی حەڵاڵت کرد نانی حەڵاڵت بەخشی پاکت خوارد وەکو هەنگوا بووی پاکت کۆ کردەوە پاکترت پێشکەش کرد وەکو مێژ نەبووی لەسەر پیسی بنیشی پیستر پێشکەشکەیتەوە ئین المتەقین ئەو کەسانە خوا لەوانەمان حیسابکە کە لەم دنیادا ئاوا بە پاکی ژیان ئاوا بەردەوام چاودێری پەروەردگاریان بەسەر خۆیانەوە بینی کاتێک کە دەمرن و دەچنە قیامەت فی جەنات وعیون لەناو باخ و باخات و چەندەها کانی کە ئاوەکانیان هەڵدەقڵێ و بەژێر ئەو دارانەدا دەڕوە چەندی منێکی جوانە پەروەردگار باسی ژینگەی بەهەشتمان بۆ دەکات دەفەرمێ ئەو ژینگەی کە شایستە بێ بە مرۆڤ کە دڵت تێدا ئیستراحەت بێ کە جەستە تێدا سەلامەت بێ پێویستە شوێنێک بێ باخی هەبێ دار و درەختی زۆر بێ سەوزایی زۆر بێ وعیون کانی و ئاوی زۆر بێ ئەها بەهار بەچیەوە جوانە بەهار بەوە جوانە کە هەمووی دەشت و دەرسەوزە کە دار و درەختەکان شرۆیان کردۆ گەڵاکان تازە نوێ بوونەوە کە لە هەموو شوێنێکی ئەم خاکە پاکەی کوردستانەوە ئاو لەو خاکە جوانە دێتە دەرەوە چاولێت چ دیمەنێکی ناوازە و جوانی هەیە و مرۆڤ دڵی دەکرێتەوە کە دڵت کرایەوە دەستەشت ئیسراحەت دەکا حەز بە بینینی دیمەن و بینینی دیمەنی بەهار دەکەی بە وشەی بەهار ئینسان گوێیەکانی هەز بە ئاسوودەی دەکا پەروەردگار دەفەرمێ ژینگەی بەهەشت ئاوایە تۆ لەناو باخ و باخاتێکی یەکجار زۆردای درەختێک هەیە بۆ سێبەرە هەیە میوەدارە لە ئەنواع میوە کە هەر ناوت نەویستووە هەر بە خەتەرەی دڵیشتدا نەهاتووە بە بێ عەزیەت هەمووی دێتە بەردەستت وعیون هەر کانیەکت نییە لە هەموویەوە ئاو هەڵدەقڵێ ئەوە ژینگەی بەهەشتە ئودخولوها بیسەلامین ئامینین پەروەردگار فریشتەی تایبەت دەنێرێ پێشوازی لێ دەکەن زۆر بە حورمەتەوە ئەتخەنە بەهەشتەوە ئەڵێن وەرە فەرموو بڕۆ بەهەشتەوە بیسەلام بە ئاشتی بە ڕێز بە حورمەت ئامینین کە چووتە ژوورەوە دڵنیابە دڵنیابە لە هەموو ئازارێک دڵنیابە لە هەموو ناحەزێک دڵنیابە لە هەموو نەخۆشیەک دڵنیابە لە مردن ئەمانە هیچی لەو دوو دەرگای بەهەشتەوە بوونی نەماوە تەواو بوو بۆیە ئەم بیسەلامین ئامینین پێمان دەڵێ مەچۆ سەر هەچ سفرەیەک مەچۆ هیچ ماڵێکەوە کە ئەم دوانەی تێدا نەبێ یەکەم ڕێز و حرمەت و پێشوازی تێدا نەبێ دووەم دڵنیایی تێدا نەبێ قەت نانێک لە شوێنێک مەخۆ کە بێ ڕێزیت بەرامبەر بکرێ کە بە ئەو پەڕی ڕێزەوە خۆڵقن نەکەن ئەبێ موسڵمان شەخسیەتدار بێ هەر لە بەهەشتەوە لە ئاەتەکانی بەهەشتەوە فێرمان دەکا کاتێک ئێمە دەچینە بەهەشتەوە بۆ فەزلی خوای پەروەردگار نەک بەکردەوە خراپەکانی خۆمان و کەم و کورتەکانی خۆمان بەزەوەی ئیمانمان هەیە الحەمدوللا کە دڵمان پێی خۆشە فەزلی خوامان هەیە کە بەهەشتمان پێ خەڵات دەکا بەخوا هەموو کار و کردەوەکانی ئێمە وەکو بەس ئەوەیە نرخی کلیلێک بێ ئێستا خانوویەک بایی چەند ملیۆن دۆلار بێ ڤێلایە کۆشکێکی گەورە تۆ بەس 1000 دیناری تەبعەت پێ بێ کە بایی کلیلەکەیە 10,000 پێ بەس بایی کلیلەکەیە ئەکرێ بڵێ ڤێلاکەم کڕیوە نەوەڵە تۆ بەس بایی کلیلەکەت پێیە وەڵڵا کردەوەکانی ئێمە بەس بایی کلیلەکەی بەهەشتە بەزەبێ بای کلیلەکەت پێ بێ ئەی ناوەی تری هەمووی فەزلی خوای گەورەیە بەڵام خوا بەو فەزلی خۆیەوە بە حورمەتەوە پێشوازی لێ دەکات لە بەهەشتا دەفەرمێ بیسەلامین ئامینین بە ئەو پەڕی ڕێزەوە فەرموو جەنابت بڕۆ بەهەشتەوە ئەوش جێگاکەتە دڵنیا بە و ئارام بە و مەترسە و هیچ مەترسێکت لەسەر ژیان نەماوە لە ژیانی دنیادا ئیسلامیش پێمان دەڵێ مەچۆ سەر سفرەیەک نان مەخۆ کە بە ئەو پەڕی حورمەتەوە پێشوازی لێ نەکرابێ هەرچی وتی فەرموو قوربان با لە خزمەتاوی ماڵە قوربان بەڵێ بەسەر چاو خۆت مەکە بە میوانی کەسێک فەقیرە نازانێت چۆن خۆت لێ بدزێتەوە 1000 شێر و ڕێوی و عزر دێنێتەوە تۆ حەدڵی میوانی تۆم تازە هاتووم بۆ لای تۆ خواوە ئەو میوانداریە ئەوە نان خواردنە بە ئەم دنیاشت بەهەشت بێ بۆی پچێ ئەو بەهەشتەی تری دنیاوە بیسەلام بە ڕێزەوە بە پێشوازیەوە ئامینین هەر شوێنە کە دڵنیا نەبووی نانی لێمەخۆ هەر شوێنە کە دڵنیا نەبووی کە سەلامەتی دینت سەلامەتە عەقیدەت سەلامەتە ژیانت سەلامەتە کەرامەتت سەلامەتە حورمەتت سەلامەتە تووشی ناو ناتۆر ناوی مەچۆ ئیسلام حەل لە ئاەتەکانی بەهەشتەوە باسی دنیاشمان بۆ دەکات با ئەمین بی هەر شوێنە ڕێزی تێدا نەبوو
هەر شوێنێ دڵنیایی و سەلامەتی تێدانە بۆ خۆتی لێ پارێزە پێویستی خی گەورە ژیان ئاوا بەسەربەرە ئەو سریشت بەهشتا پەروەردگار دەفەرمێ کە چوونە بەهشتەوە هێشتا کانە خۆشی بەهشتەوە ناوێ یعنی هێشتا ئەم هەموو باخ و باخاتت پێبەخشراوە ئەم هەموو باخ و مەزرعەت هەیە ئەم هەموو کانیە بەردەوامە هەڵدەخڵێ لە بەردەمتا ئەم هەموو ڕێز و حرمەت و پێشوازی و دەست لە سەرسنگە و فەرمو فەرمووە بە احترامی فریشتەکان ئەم هەموو دڵنیایی و ئەمانەشت هەیە کە لە هیچ نە لە نەخۆشی دەترسی نە لە دوژمنایەتی دەترسی نە لە ناحەز دەترسی نە لە چاوی پیس دەترسی نە لە حەسوود دەترسی نە لە ساحر دەترسی نە لە ناکەس دەترسی هەمووی ئەمن و ئەمانە بەهشت بەڵام خوا دەفەرمێ هێشتا بۆ ئەوەی خۆشیەکەت تەوا بێ شتێکی تر ماوە ونزعنا ما في صدورهم من غل إخوانا على سرر متقابلين نزع ئەوەیە چۆن دەرزیەک ئەەکەی بە شوێنێکا سرنجێک دواتر کە ڕای دەکێشێەوە کە شوێنێک برینێک بێ چێم و جەراعەتی تێدا بێ دەرزەکەی تێڕۆ دەکات دکتۆر دواتر ئەمجار سەحبی دەکا ڕای دەکێشە پێڵان نەزع لە ناو سینەی هەر یەکێک لە ئێمەدا لەوە ئەچێ غیلێک هەبێ غیلێک واتە ڕقێک بوغزێک حقدێک کە لە دڵا بەرامبەر بە خەڵکی کۆبووتەوە بەرامبەر بە ئیمانداران کۆبووتەوە ئەم تۆزە لە سینەتا مابێ ئەو هەموو بەهشتە هی تۆ بە ئیسراحەت ناکەی وەیە خوا دەفەرمێ سرنجێک لە دڵتان دەدەین لە ناخ و دەروونتان دەدەین ڕای دەکێشین نەزع ئەوەی ڕای دەکێشێ ئۆتۆماتیکی بە فەرمانی پەروەردگار ڕایەکێشێ من غلین لەو ڕق و بوغز و حقدەی کە بەرامبەر بە ئیماندارانی خوشک و براد لە دنیادا کۆبووتەوە ئەمجا ئیخوانن کە ئەم سینەیان پاکردیەوە ئەو جەراعەتە پیسە ئەو حقدە بوغزە پیسە هاتە دەرەوە یەکسەر ئیسراحەت دەکەی ئەمجا هەرچی لە بە هەشتا دەیبینی بە خوشک و برای خۆتی دەزانی ئیخوانن ئەمجا دەبنە برا یعنی برایەتی بەخوا لەگەڵ دایک و باوکی خۆتدا لە برایە کە لە دایک و باوکی خۆت لە دایک بوون باوکتان یەکە دایکتان یەکە بە حەڵاڵی لە دایک و باوکێک لە دایک بوون و یەک شیرێکتان خواردووە وەڵای ئەو خوشک و برایەتیە نابێتە مای ئیسراحەت نابێتە پاچی نابێتە چاکی دروست نییە و نیفاقی تێدەکەوێت ئەگە سینەت خاوێن نەبێ برایەتی کاتێ دروست دەبێت کە سینە خاوێن بێ لە بەهشتی شاوایە ئەمجا عەلا سوڕوری متەقابلین ئەمجا بەرامبەر یەک بە کەیف خۆشی دانیشتون واتە ئینسان چەند بەرامبەر یەک لەسەر قەنەفەی گرانبەها دانیشێ لە کۆڕ و مەدیسا دانیشێ سەردانی ماڵی یەکتر بکە تەلەفۆن بۆ یەکتر بکە مەرحەبایی یەکتر بکە مجاملەی یەکتر بکە حچی ڕاز نییە دڵخۆشن ناکە حتا سینەکەت خاوێن نەکەیتەوە کە سینەت خاوێن بۆەوە ئەمجا چێژی مەرحەبایی و هات و چۆ و تێکەڵاوی دەزانی لا يمسهم فيها نصب هیچ ماندووبوونێک ناچێژن ماندووبوونی جەستەیی ماندووبوونی دەرونی ئەمەش پێمان دەڵێ ئینسان دەرونی ئارام نابێ جەستەی ئیسراحەت نابێ حتا سینەی خاوێن نەبێ واللهی زۆر جار هیچت نەکردووە کە چی ماندووی چونکە سینەت پیسە زۆر جار جەستەت نەخۆشە هی ئەوەیە بەڕێزان دڵ و دەروونن نەخۆشە کە دڵ و دەروون نەخۆش بوو جەستەش نەخۆش دەبێ وما هم منها بمخرجين لە بەهشتا هەرگیز ناکرێتە دەرەوە لەوە ئەمین دەبی ئێستا هەر خۆشیەکی ئەم دنیامان هەیە بە دڵنیاییەوە کامی دڵی زۆر دەوڵەمەندە کامی دڵی زۆر پارەدارە زۆر پلەدارە بەردەوام ترسێک لە دڵیاتی ترسێکی ئێوەڵە دەمری ئەو ترسەت هەر هەیە ئەم هەموو خۆشی ئەم هەموو پارەیە ئەم ئۆتۆمبیلە ئەم سارەیە ئەم خانووە ئەوەی کە چەند ساڵ کۆم کردەوە ئەڕۆم لە کفنێکت دەپێچن ئەڵێ خوماتەی منداڵە نەگیرفانی هەیە نەحیچی هەیە حچت لەگەڵ نایە دەستێکی خاڵی دەستت ئاوا کراوەتەوە وەکو چۆن کە لە دایک بووی دەستت ئاوا بوو هیچ پێوە نەبوو وەڵام ئەم ترسە ژیان لێ تاڵ دەکا ترسی نەخۆشکەوتنێکی کتۆپەر جەڵتەیەک هەموو لە دەست دەدەی ترسی پیربوون یخو بەخوا هەروە بە گەنجی نامێنیتەوە ڕۆژە پیر دەبی ئەم خۆشیانە چێژیان لێ نابینی ترسیەوەی دەمری و بەجێ دێڵی بەڵام لە بەهشتا وما هم منها بمخرجين هەرگیز لە بەهەش ناچنە دەرەوە خوا دڵنیایی دەداتێ نە نەخۆش دەکەوی نە دڵتەنگ دەبی نە دەمری نە پیر دەبی نەخوا لێت دەستێنێتەوە نە عقوبە ماوە هەمووی فەزلی خوایە تەواو خۆشی هەتاییە کەواتە ئاەتەکەی قورئان عەرزم کردن کە باسی بەهەش دەخوێنینەوە ئێمە هەر لەم دنیاشا ژیانەکەمانی پێ دەکەین بە بەهەش قورئان دەفەرمێ ئەگە دەتەوێت خۆشیەکانت بەردەوام بن با سینەت خاوێن بێ ونزعنا ما في صدورهم من غل آخرەکەی وما هم منها بمخرجين سینەی پاک خۆشی لێ تێک ناچێ بەڵام سینە پیس هەموو خۆشی جەستەی دنیای هەبێ
سینی خواردنی ڕازاوە بێ پارە و دینار و دۆلار لە بەردیاماکەوت بێ وەڵی کە سینە خاوێن نەبوو دای مناڕەحەتێک لە دڵ و دەروونتایە وێ ئاگال لە خۆت بێ ئەگەر لە خۆت بێ سینەت خاوێنکەوە بۆی ژیانی ئەم دنیات خۆشبەختی بێ وەگە سینەت خاوێن بوو بەرامبەر بە موسڵمانان و خوشکبرانی ئیماندارت بڕواتان هەبێ لە زۆر گوناه بە دووری لە گوناها گەورەکان بە دوور دەبی چونکە سینەی پیسە ئەم گوناهانت پێ دەکا سینەی پیسەوا دەکا غیبەتی خەڵک بکەی سینەی پیسەوا دەکا بوختان بۆ خەڵک بکەی سینەی پیسەوا دەکا بەشداری تۆمەت دروستکردنی بێتاوانێک بکەی چونکە ڕقت لێتی بەڵام سینەی پاک نەک زمانتی ناخیتە گەڕ بەزەیت پێدا دێتەوە دیفاعی لە دەکەی ئەڵی کوڕە خوا بناسن ئەو گوناها ئەو بێبەریە ئەو بوختانانەی بۆ مەکەن چونکە خۆت سینەت پاکە هەموو خەڵک بە پاک دەبینی ئەستا زۆر خەڵەکەیە دەڵێت چاک لەسەر زەویدا نەماوە بڕواتان هەبێەوە تۆ لە خۆتەوە دەڕوانی خەڵکم بینیوەڵە لەم شارەدا چاک نەماوە مامۆستا دنیا ئەم شارە پڕ لە فاحیشەگەری وەڵی خوا نەخواستە ڕێزم هەیە لەوە چێ خۆت وابی ئەینە سینە پاک ڕەوشت پاک چاو پاک دایمە جوانیەکان دەبینێ ئەڵەش دنیا بەهەژ نییە چەمیش بێت چەقەڵ نابێ شارێکی گەورەش ساڵح و تاڵحی هەر تێدا دەبێ ئللا بەشێک تاڵح و خوانەناس و بڕەوە خراپی تێدا دەبێت بەڵام بەخوا شاری جوانیە من جوانی ئەو هەموو مزگەوتە ئەو هەموو گەنجە حیجابە ئەو هەموو دەست بە دەست نوێشە ئەو هەموو سنتەری قورئانە ئەم هەموو مناری مزگەوت و الله ئەکبەرە دەبینم واللهی چونکە خۆت سینەت خاوێنە ڕەوشتت خاوێنە حەزت بەشتی قێزەوە نییە وازانی ئەم شارە هەر هەمووی پاک و پوختە هەمووی خاوێنە خۆشت ئاوا دەبینی بۆیە سینەی خاوێن چاوت خاوێن دەکات بە جوانی شتەکان دەبینی دنیا بە گوڵ دەبینی سینەی پیس چاویلکەیەکی ڕەشی تەڵق دەکاتە چاوتەوە بەرامبەرەکە پیس نییە بەڵام چونکە ناخت پیسە چاویشت پیس دەبینێ چاوت گوڵ و گوڵزارەکان نابینێت دایمە زبڵدان و قێزەونیەکان دەبینێت بۆیە ئەو کاتە خۆشیەکانیش چێژیان نابێت بۆیە جیاوازی هەیە لە نێوان مرۆڤی ئەنانی و حەقوددا ئەنانی واتە خۆپەرست حەقود واتە ڕقاوی جیاوازی نێوان مرۆڤی خۆپەرست و ڕقاوی چییە مرۆڤی ئەنانی کەسێکی زۆر خۆپەرستە خۆی لە تۆ خۆشتر دەوێت مرۆڤی ئەنانی بەردەوام خۆی لە تۆ خۆشتر دەوێت بەڵام ڕقاوی ڕقی لە خۆشیەتی حەز ئەکا خۆی تێدا چێ بۆی تۆش تێدا چی حەز ئەکا خۆی زەرەت بکە بەس بۆ ئەوی تۆش زەرەت بکەیت خۆی بە بچووک و کەم دەبینێ بۆیە کە خۆی بە بچووک و کەم دەبینێ حەز ئەکا هەموو خەڵکی لە خۆشیەکان بچێتە دەرەوە ئێستا ئیبلیس عەلەیه اللعنە بە حیقد و حەسەد بووە دوژمنی ئادەم ێ باشە خۆ ئادەم نە ماڵی ئەوی داگیر کردبوو نە پێگەی ئەوی داگیر کردبوو نە زەرەدی لەودا بوو نە هاوشێوەی ئەو بوو ئەو لە دنیایەکی خۆیدا ئەم لە دنیایەکی خۆیدا بەڵام ئادەم حاقید بوو ئادەم ڕقاوی بوو ڕقەکەی حەسوودیەکەی حقد و غیلی ناو دڵەکەی بەرامبەر بە ئادەم خۆی بە بچووک دەزانی خۆی بە بچووکتر دەزانی لە ناخیا هەستی بە بچووکی خۆی دەکرد بەرامبەر بە ئادەم بۆیە ئامادە نەبوو سڵاوی ڕێزلێنانی پێشکەشکا بە فەرمانی خۆی پەروەردگار خوا فەرمی بە نەفرەت بی وایە ئینسانی ڕقاوی بەردەوامەک و شەیتان وایە خۆی پێ بچووکە گرەیەکی خۆ بە بچووکزانینی هەیە بۆیە بەردەوام هەوڵی ئەوە دەدا بەرامبەرەکەش لەو خۆشیە بێنێتە دەرەوە تەمەلوق دەکا ماستاوچێتی دەکا موجامەلە دەکا سوێندی بە درۆ دەخوا خۆی بە ناسیحون ئەمین نیشان دەدا ئەبێ ئەگەر لێبێت جار هەیە کەسی ڕقاوی لە پەنای دۆستایەتیەوە لێت دەدا ئادەم ئاوا لێی درا لەلایەن ئیبلیسەوە یعنی ئادەم نەها ئیبلیس نەها بڵێ ئادەم بەڵا ڕقم لێتە دڵم پڕپڕە بەرامبەرت لە غەزر و بغۆز وەڵی حەزم بە چارەت نییە ناوەڵا هات وتی ئینی لەکم ناسیح ئەمین وتی والله إني لكم لمن الناصحين بل القرآن أواهات إني لكم لمن الناصحين أي آدم وحواء سنتان بود خون بجوري خوا والله من دل صوزي يوم لم درختب خون وكفريشتان ليده هرجيز نامرن قد لم خوش الناس ندروا فدلاهما بغرور بزمان الشيرين وبسيان خواردني درو بخود دوستاتي نشاندان خلي خلط عندن بريزان بۆیە زۆر جار حاقید گرفتەکەی لەوەدایە ئەنانیەکە بەس خۆی لە تۆ خۆشتر دەوێ و شتێک زیادی بدەیە لە کۆڵت دەبێتەوە حاقید ئەوەیە شەرت نییە بڵێ ژەهرم پێیە یەک قاپ هەنگوینی بۆ هێناوی چەند بڵۆ پێش ژەهری خستی خستۆتە ناوەڕاستەکەیەوە ئەڵێ ئەم شانە هەنگوینە بخۆ هەر هەمووی شیفایە
تۆش دڵی یەخوا ئەو ماڵت ئاوا بێ ئەکورە وەڵڵا عەزێتت کێشە قڕ بە سەرت هەرەوە تا خواردت لە ناوەڕاستەکەیە چەند بۆ بژەهری وەداناوی هەموو دەستە دەڕزێنێ ڕقاوی و حەسوود ئەکو ئیبلیس وایە زۆر جار هێندە فێڵبازە لە ڕێی دۆستایەتیەوە لێت دەدا بۆیە زۆر ئاگاتان لە خۆتان لەبێ مسڵمانان ئەم قورئانە کە باسی شتەکانمان بۆ دەکات دەرسی ژیانە پێمان دەڵێ ئەوانەی ناخیان پیسە ئەگەر دەریان ببڕیا باش بوو بڵێ وەڵام برا من ڕقم لێتەوە دوژمنتم و خۆتم لێ پارێزە و خۆتم لێ دەپارێزم نەوەڵڵا هەستی پێ ناکەی وەکو ئیبلیس إني لكما لمن الناصحين أي آدم وحواء أي جنو پیاوەکە ئەی خێزانەکە ئەی هاو بەشەکەم ئەی فڵان کەس من زۆر دڵسۆزی تۆم سندت بۆ دەخۆم دڵسۆزی تۆم و قازانجی تۆم دەوێ ئاگادار بە بابەتێکی گرنگە بەویستی خوای پەروەردگار و لە دوای ئەم ناوبڕا درێژەی پێدەدەین بسم الله الرحمن الرحیم دووبارە سڵاوی خوای پەروەردگارتان لێبێ بینەرانی زۆر بەڕێزی کەناڵی دیمەن لە پرۆگرامی کلیلەوە بابەتی ئەم جارەمان باسی سینە خاوێنیمان کرد باسمان کرد مرۆڤ دەکرێت ئەنانی بێ واتە خۆپەرست بێ مرۆڤی خۆپەرست ئەوەیە هەمیشە خۆی لە تۆ خۆشتر دەوێت بەردەوام قازانجەکانی خۆی لە پێش تۆوەیە ینی حەز دەکات دایمە خۆی لە پێش تۆوە بێت جا هاوڕێی برای خوشکی هەرچێکی ئەوەندە خۆپەرست و ئەنانیە هاوڕەکەی لە قوتابخانەدا لەناو فەرمانگەکەدا لەناو پێشمەرگەکەدا لەناو ئاسایشەکەدا دایمە خۆپەرستە یعنی قازانج و بەرژەوەندەکانی خۆی دەرەجەیەکن لە لای بەڵام ڕقاوی ئەن ئەختەڕ و ئەنواعی البەشەر مەترسیدارترین مرۆڤ لەسەر زەویدا ئەنانی نییە بەڵکو ڕقاویە ئەختەڕ و ئەنواعی البەشەر چونکە ئەنانی بەشی خۆی زیاد بدەیە تۆ لە کێشەی بەدوور دەبی یان بۆنمونە کەسێکە لەگەڵتایە پارێک لە نێواندایە بڵێ کاکە بەشە زۆرەکەی بۆ تۆ خواردنێک لە نێواندایە بڵێ ئەم بەشە چەورەکەی بۆ تۆ گۆشتەکەی بۆ تۆ مشلە برنجی سادە دەخۆم تر لێ ڕازی دەبێ بڵێ جەنابەت هەر برا گەورەی تۆ پێشکەوە تۆ هەمیشە قسە بەدەستی تۆ لە سەری مەجلیس دانیشە ئەنانیەکە خۆپەرستەکە ڕازی دەبێت کاکە تۆ لاچۆ لەوێ لەگەڵی لاچۆ لەبەر چاوی مەمێنە تر لە شەڕی بەدووری کەسێکمان هەیە تووڕەیە کەسێکمان هەیە تووڕێ بەڵام ناخی پاکە یعنی لێت تووڕە دەبێ عوزرێکی بۆ بێنە کوڕە بڵێ وەڵڵا داوای لێبوردن دەکەم کوڕە بمبورە براشی نەکەم وەڵڵا مەبەستم ئەوە نەبوو وەڵڵا برە تۆ لە من باشتری تۆ من بەڕێزتری دیندارتری پیاوتری چاکتری کە تووڕێیەکە ڕقی لەگەڵانیە بەس تووڕەیەکە بە سەریادێ بڕواتان هەبێ بە عوزر هێنانەوەی گڵی چا دەبێتەوە ئەوە لە شەڕی بەدوور بووی شەڕانی ئیوا هەیە بەش شەڕانیە ینی دایمە حەزی بە شەڕ و هەرایە کاکە لێ دوورکەوە مەڕ هاوڕێتی مەکە ئەو بەو ڕێگایەدا ڕۆیش تۆ خۆتی لێ پارێزە هەیە هەر لەسەر شەقامە سارەکەی دەڕوا لە دوورەوە فولایت بۆ خەڵک لێ دەدا هۆڕن لێ دەدا ئەشکێنێتە سەر خەڵک یەک سەبر بکە بە قسەی برای خۆت بکە نیو دەقە بەس تا سی چرکە بژمێرە سی چرکە نوکە ئیستۆپێکی بۆ بگرێت تۆ خۆتی لێلادا تۆ مەکەوە منافەسە لەگەڵیە تۆ شان بەشانی لەگەڵا مەکە کورێک بۆ دکراگە شوێنێکی گونجا هەبوو شارەتەکە هەڵکە لادا حتا ئەو لە ماوەی ئەو سی چرکەدا 30 کیلۆ 300 متر لێ دوور دەکەوێتەوە ها لە شەڕەکەی بەدوور بووی لە شەڕی خۆت بەدوورکە خۆت مەخەشانیەوە هاتە لاتەوە هۆڕنی لە داویستی منافەسەت بکە کەبرا لە سەیران دەگەڕێتەوانی ئۆتۆمبیلێک بەلایدا ئەمیش گەنجە لەندە بەخوا دەبێ هەر پێشت کەوم هەتا هەردووچیان سەری خۆیان دانێن ناوەڵە تۆ 20 چرکە 30 چرکە نوکە ئیستۆپێکی بۆ بکە بڵێ برادە تۆ پێشکەوە بە ئەو مسابقەیە بۆ تۆ بێ ئەو کاسە ئاڵتونەی کە لەو سەر دانراوە فەرموو جەنابەگە پێشکەوتیەوە بۆ ئۆتۆمبیلەکە بەڵکو لەو سەر بۆ تۆ دانرابێ و وەریگری و خەنیبی ئەو ملیۆن دۆلارە خەڵاتە وەڵا خۆ هیچ پێ نابڕێ بەڵام تۆ لە شەڕی بەدوور بووی بۆی ئینسانی شەڕانی لێ دوور بکەوە لە مەجلیسا هیوا هەیە هەر ناوێری دوو قسە بکەی هەڵدەچێ دەچێتە سەر ئەژنۆ تووڕە دەبێ بە ئەوەندە بڵە وەڵە برا تۆ ڕاست دەکەی بەخوا ئەوزان من هەڵە بووم کابرا تحلیلاتی سیاسی دەکەم خەڵکم بینیوە لە مەجلیسا خەریوە شەڕی بێ لەسەر تحلیلاتی سیاسی ئەمریکا و ئیسرائیل و غەزە و نازان کوێ کورە تۆ ژن و منداڵی خۆت بڕوای پێێنێ تحلیلاتی سیاسی بە ئەمریکا و ترەمپ و بایدن و دار و بەردی جا یەکێک بڵێ وانە ئامادەیە دەماچەکەی دەرێن و شەڕێک دروست بکە بڵێ قوتمان وەڵا برای من لێ حاڵی نەبووین جەنابەت ئەو سیاسەتمەدارە دەبوایە مەکتەب سیاسیەکان ڕاوێژیان بە جەنابەت بکردایە ئەم شەڕانی لە خۆتی دوورخەوە بەوەی بڵێ ڕاست دەکەیتەوە ئێتر جەنابەت هەموو شتێک بەخوا برات تۆ بەس لێ حاڵی بووی ئەم شەڕە لە خۆتی دوورکەوە یان بزانیت فڵان کەسی لێ مەچ ئۆمەدیسەوە زین فڵان کەس تەبیعەتی ناخۆشە قسە ناسەلمێنێ تۆ بڵێ ئێستا ڕۆژەوە دەزانە ڕۆژە لە ڕقی تۆ دڵەشەوە ئەو شەڕانیە خۆتی لێ پارێزە لە شەڕی بەدوور دەبی بەڵام ڕقاوی گرفتەکەی لەوەدایە چەندە هەوڵ بدەی ئەو لێت ناگەڕێ وەکو عەرزم کردن ئیبلیس لەگەڵ ئادەمە ئەمە بەش مرۆڤە ئەو کانە مینە الجینی ئەو جنە ینی هیچ پەیوەندیشیان بە یەکەوە نییە لە ڕووی دروستکردنەوە پێکاتەی جەستەی ئادەم جیاوازە
پێکهاتەی ئیبلیس جیاوازە، خواردنی ئادەم جیاوازە، خواردنی ئیبلیس جیاوازە، مڵکوماڵی ئادەم جیاوازە، مڵکوماڵی ئیبلیس جیاوازە، بەڵام ناخی پیسە ئیبلیس. بۆیە ڕقاوی وەکو شەڕانیەکە نییە شەڕی لەبارێ، وەکو تووڕەبوونەکە نییە بڵێ بەدلاوی لێبوورنێک نەجاتم بێ لە دەستت، وەکو ئەنانیەکە نییە بەشیکەکە بەشەکەی من بۆ تۆ فەرموو قەیسێکە با بەشەکەی من بۆ تۆ بێ وەڵا ڕزگارە دەبێت لە دەست خۆپەرستەکە. ڕقاوی گرفتەکەی لەوەدایە وەکو ئیبلیس وایە. پێش ناوبڕەکەوتم سوێندت بۆ دەخوا، ئەڵێ سوێند بێ بە گەورەی خوا من دڵسۆزی تۆم. وەڵای هەیە ژنیان پێ بە تەڵاقدان داوە بە ناوی دڵسۆزیەوە، ژنێکیان هەڵگێڕاوەتەوە لە پیاوەکەی بە ناوی دڵسۆزیەوە، فەقیرە داماوە چونکە بۆ خۆی دەروون پاکەوە ئەزانە ئیش ئاوا دەروون پاکە. ئادەم و حەوا قەت تەوەقوعیان نەدەکرد کەسێک بە ئەڵڵا سوێند بخوا بە درۆ. یعنی کە ئادەم کوتی وەڵڵاهی سوێند بێ بەخوای گەورە، سوێند بە ڕەب العالەمین من دڵسۆزی ئەوەم لەم دارە بخۆن، واللهی قەت نامرن. مەلەکەین دەبنە فریشتە ئەو تەکوونە منە الخالدینیان هەتا بە زیندوێتی دەمێنەوە ئەم خۆشی و بەهەشتتان لێ تێک ناچێت. ئادەم و حەوای دەروون پاکی دڵ پاک قەت تەوەقوعی ئەویان نەدەکرد، بۆ چوونیان بۆ ئەوە نەدەچوو کەوا کەسێک هەبێ بە ئەڵڵا سوێند بخۆ. بەخوا من و تۆ ژوامان لاتوە، بەڵام هەر ئێمە قازانجمان کردو، چکۆ دوای ئادەم و حەوا هەر قازانجیان کرد، خوا لە گوناهەکەیان خۆش بوو. بەس ڕقاویەکە کە ئیبلیسە حتا قیامەت لعنەتی خوای لێبێ، هەتا لە جەهەنەما بەدبەختی دەمێنێتەوە. وی زۆر جادەچی کابرا بە ناوی دۆستایەتیەوە لە دوکانەکەەوە سوێند بەخوای گەورە مایەکەی خۆیەتی، سوێند بەخوا قازانجم لێ نەستاندووی، وەڵڵاهی زەرەت دەکا. تۆی مسلمان کە دەڵێ بەخوا ئەڵێ قەسەم بەخوا مسوولکە بەلەشتا دێ، قەت تەوەقوع ناکەی خەڵکە بێت ناوی خوا نەعوذ بالله بۆ پارە و دینار و دۆلار و چەند درهەمێک بەکاربێنێ، بۆیە بڕوای پێ دەکەی سەیەکەی لەو سەوە دەستی بڕیوی. چاوە نووسنگەی زەی و زارە، نووسنگەی ئۆتۆمبیل فرۆشتنە، چۆن بە ناوی سوێندی بەدرۆ دەستی خەڵک دەبڕن. بەڵام ئەوە زەرەری کرد، ئەوە چۆڕیزی ئیبلیسەوە. هەر کەسێک ڕقی لە ناو دڵا بێ بە ناوی مەحەبەت و خۆشەویستیەوە بێ خەڵک فریودا، یەقینتان هەیە تۆ بە چای خۆت ئیبلیست بینیوە. هەر کەسێک بە هەنگوین خەڵک بخینچێنە و ژەهر خواردوویکە، هەر کەسێک لەسەر سفرەی ماڵی خۆی خیانەت بە بەرامبەرەکە بکە و ژەهری بۆ کاتە خواردنەوە، ئەوە حەقودە، ئەوە ڕقاویە، ئەوە لەگەڵ ئیبلیسا تیا چووە. وەڵی ئەم دنیای تێدا چوونە، وڵی لەو دنیاشا بەدبەخت دەبێ. بۆیە جوبران خەلیل جوبران ئەو ئەدیبە بەناوبانگە قسەیەکی جوانی هەیە، دەڵێت لا یوغار إلا الناقص، غیرە ناکە ئەو کەسە نەبێت کە نوقسانێکی هەیە، ئەوەی کە غیرەی خۆشەویستی دەکاوە خۆی هەست بە نەقسێک دەکا. لا يحسد إلا الفاشل، ئینسانی فاشل نەبێ حەسوود نابێ. کابرا بۆ خۆی فەشەلی هێناوە، خوێندکارێک تەلەبەیە قوتابیەک لە ناو لە بنەڕەتی تا زانکۆ تا خوێندنی باڵا خۆی فەشەلی هێناوە، چونکە حەسوودە، حەز دەکا هەموو تەلەبەکان فاشل بن، حەز دەکا کەس لە ئیمتحانەکە دەرنەچێ. ئەگەڕێ بەدووی ئەوەدا چەند کەس دەرنەچووە، یعنی دەگەڕێ ڕقی لەو کەسانەیە کە تەلەبەی زیرەکەن، کە نمرەی بەرز دێنن، کە بە حەق و تێکۆشانی خۆیان بە پشتیوانی خوای گەورە نمرەیەکی بەرزیان بێدەستێناوە. پێی خۆشە هەموو خەڵک فاشل بێ وەکو خۆی. هەر وەختێ حەسوود بووی بەرامبەر بە خەڵک نیشانەیە تۆ فاشیلی. ئینسانی سەرکەوتوو ئەڵێم مەیدان فراوانە، من مافی ئەوم هەیە خوا زەویەکی داومێ ئازابم کۆشێک بەرزکەمەوە لەم شارەدا تاقێ و بورجەکەی بچێتە ناو هەورەکانەوە، بەڵام من حەقم چێ بەسەرەوە تۆ کۆشکەکەی تۆ بڕوخێنم. حەسوود ئەڵێ کاتێک کۆشکەکەی من دەرەکەوێ کە کۆشکەکەی تۆ ڕووخابێ، ئەڵێ تۆ 2 مەتر بەرزە 3 مەتر بەرزە، ئەبێ ئەوی تۆ تەخت کەم بۆ ئەوەی کەوا 2 مەترەکەی من دەستکەوێت، چونکە گە 3 مەترەکەی تۆ هەبێ 2 مەترەکەی من لە خاکەوە لە خەڵک نابینێ بە بەرزی نابینێ، ئەبێ خانۆ 3 مەترەکەی تۆ تەختی زەوی کەم بۆ ئەوی خانۆ بچووکەکەی خۆم دەرکەوێت. حەسوود ئاوایە. ئینسانی حەسوود ئینسانێکی فاشلە، ئەڵێ دەبێ ماڵی تۆ بڕوخێنم بۆ ئەوی ماڵەکەی من جوان بێ، ئەبێ ژیانی تۆ تێکدەم بۆ ئەوی ژیانی من خۆش بێ، ئەوە فاشلە. ئینسانی حەسوود بەردەوام کەسێکی فاشل دەبێتە ئینسانی حەسوود. لا يغتاب إلا المنافق، دوورونە بە غیبەتی خەڵک ناکە. وەڵڵا ئینسانی بوێت پێی عیب بە غیبەتی خەڵک بکات، دەچم یەخەی پێدەگرم بەرەو ڕووی خۆی لە فڵان کەس، وەڵڵاهی ئەم بابەتەی کە باسی دەکەی وانە من وانیم، ئێتر غیبەتیشم مەکە، وختانم بۆ مەکە. بەڵام دوور و بەرامبەر بە کابرا مەدحی دەکات، دەستی بۆ بەسەر سنگەوە دەگرێت، قوربانی بۆ دەکە، هەر پشتی هەڵکردن جەزەمی دەکە. منافق و دوور و ترسنۆکە. جاری وا کابرا لە مەجلیسێکە باسی کەسێک دەکا، سبحان الله زۆر جار کەسەکە خۆی بەسەر مەجلیسەکە ئادێ، بەسەر ناوی خۆی ئادێ،
ئێوە تۆ حەنی و دەقە لەمەوە بەر پێش ئەوەی لە مەدخەلەکەدا لە جەڕەسەکەدا زەمی فڵان کەست دەکرد کە دێتە ئەو مەجلیسەوە خەڵک پێی سەیرە قوربانیە خوا بەخێر بێت جێگاکەی خۆی بۆ چۆڵ دەکا پەرداخاوی تەقدیم دەکا هەواڵپرسی خۆی ماڵ و منداڵی دەکا هەموو ئەوانەی لەوێن ئەبڵاق دەبن باشەمە هەر نیو دەقە لەمەوە بەر چ زەمێکی فڵان کەسی دەکرد ئەی بۆ ئێستا ئاوایە ئەو منافقە ئەها دووڕوو منافق بەردەوام حەزی لە غەیبەتە چونکە مەبدەئی نییە چونکە وەکو گوڵە بە ڕۆژەوە لە شۆین بێ ڕووی لەوەیە لا يفتن إلا الضعيف ئەو کەسەی فیتنەی دەکا کەسێکی لاوازە قسە لای ئەم دەکا قسە لای ئەو دەکا قسەی ئەم دەبوو ئەو دەبا قسەی ئەو بۆ ئەم دێنە بۆی فیتنەی دروستکە ئەوە کەسێکە شخصیەتێکی لاوازی هەیە کەسایەتی ڕووخاوە لا يثرثر إلا الفارغ زۆر بڵێ نیشانەی ئەوەیە بەتاڵە ئەو کەسانی کە زۆر قسە دەکەن بڕواتان هیوا هەیە یەخوا میوانن نەبێ بەخوا مێشکت دەچێت والله من زۆر جار بینی سلێمانی و هەولێر زۆر بە پاس بە تەکسی هات چۆم کردووە بڕواتان هەبێت جار هەبوو بە 3 سعات بە 3 سعات و نیو ڕێگا قەڵەباڵغ بووە کاتی بەهار و ئەوانە بەس 4 سعات لە ناو پاسا بووم خەڵکم بینیوە لەگەڵ کەسێکا دانیشتووە بڕواتان هەبێت ئەو 4 سعاتە دەمی لە یەک نەناوە لەو پاسەیە ئەو خەڵکە هەمووی سەری دێشێ بەس دەبێت جۆ بە قسەی ئەو ڕاگرێ هەیە میوانە دەبێت لە ماڵەوە نازانێ ئەم قسانە لە حەد لە هەموو باراشێک لێ دەکا ئەوە فارغە ئەوە بەتاڵە ئینسانی بەتاڵ زۆر بڵێە ئینسانی پڕ ئینسانی سەنگین ئینسانی پڕعلم قسەی بەسوود دەکا لە کاتێکی دیاریکراوە بۆ مەبەستێکی دیاریکراوە بە مەبەستێکی دیاریکراوە بۆ دیاریکردنی ئامانجێکی دیاریکراوە ئەوە وەکو ئەوە دەنکە گوڵێکی گەنمی پڕە سەرەکەی شۆڕ بۆتەوە لە پڕیدا ئاس شۆڕ بۆتەوە لقی دارێک کە بەرهەمی زۆری پێوەستەیەکە شۆڕ بۆتەوە بە زەویەکە ئەو گوڵە گەنمەی کەوا سن خواردوێتی کە هیچی تیانەمەوە زادی تێدانەمەوە دایمە فشە بۆ سەرەوە مرۆڤی فارغ مرۆڤی بەتاڵ مرۆڤی بێمەبدە بێ ئامانج بەس قسە دەکا بەردەوام زۆر بڵێ خۆ بمان پارێزێ دڵگەورە بە لە ژیاندا هەموو کەس وەک تۆ نییە بۆ ئەوەی کەوا ڕق لە ناو دڵتاکۆ نەبێتەوە سینەت بۆ گەن نەبێ کەسێکی دڵگەورە بە لە ژیاندا دڵنیا بە هەموو کەس وەک تۆ نییە هەیە ژینگەی جیاوازە تۆ لە ماڵە گەورە بووی ئەو لەو ماڵە گەورە بووە هەیە پەروەردەی جیاوازە کاکە باوکودایکی ئەو لەگەڵ باوکودایکی تۆدا زۆریان فەرقا هەیە ناخی جیاوازە لەگەڵ تۆدا بارودۆخی تۆ لە خوا بەزیای تۆ پەروەردەکرای مزگەوتی بەردەمی مامۆستای ئاینی مامۆستای باشی قوتابخانەی خزم و کەسوکاری بە حورمەتی ئەو لە ناو شوێنێکا پەروەردەبەوە بەس باسی چەک و کوشتن و فراندن و تەقینەوە و تەقاننەوە هەیە باسی خوێن ڕشتن هەیە ئیتر ناخی فەقیرە بۆ گەم بۆ لە مناڵیەوە تۆ لە ناو گوڵ و گوڵزارە گەورە بووی ئەو لە ناو خوێن و باروتا گەورە بووە زۆری فەرقا بارودۆخی خێزانی ئەو لە مناوە ماڵەوە ئاژاوەیەکی خێزانی قورسی هەیە تۆ ئەلحەمدولیلا لە ماڵەوە ئارامی تۆ بتەوێت قسەکانی ئەو وەک تۆ قسەکانی تۆ ئارام و لەسەرە خۆبن نابێ کاتێکەوە بەرامبەر بە تۆ دەوەستێتەوە یان قسەکانی بەدڵی تۆ نین عزلی بۆ بێنەوە لەوە ئەچێت لە ماڵەوە کێشەیەکی خێزانی هەبێ کێشەیەکی ئابووری هەبێ کێشەیەکی کۆمەڵایەتی هەبێ لەم بوارانەدا جیاوازە لەگەڵ تۆ بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکە کە سەنەدەکەی صحیحە و لە صحیحی جامیعە بە ژمارە فەرمودەی 3135 هاتۆ دەفەرمێ حرم على النار كل هين لين سهل قريب من الناس حرام لەسەر ئاگر جەستەی کەسێک کە لە ژیانی دنیادا هەینین کەسێکی لەسەر خۆیە کەسێکی ئارامە هێمن قسە دەکا قسەکانی هێمنە ڕەفتارەکانی هێمنە لەگەڵ یا تەعامل دەکەی هاوڕێتی دەکەی چەند کەسێکی لەسەر خۆ هێمنە سەهلین کەسێکە ئاسانکارە یعنی دڵێکی صافی هەیە لە تووڕە بێ مەرحەبای ئاش دەبێتەوانێ ئیشەکان بەلایەوە سووک و ئاسان شتی بەلاوە قورس نییە قەریبین من الناس زۆر لە خەڵکەوە نزیکە هەر لەگەڵ هەر کەسێکا بێتە هاوڕێی مەرحەبایی خۆشە چاک و چۆنی خۆشە دوکاندار بێ هەر حەزەکەی جارێککە بچیتەوە بۆ لای لە کێشخانەیەکا بە شاگرد بێ حەزەکەی جارێککە بچی لەو شوێنە نام بخۆی معاملە لەگەڵ یا کردبێ لە نووسنگەیەکا بێ هەندە ڕازگۆیە هەندە پاکە هەندە زمان پاک و چاوپاکە جارێککە مشتریشیەوەی بۆ لای قەریب و من الناس لە خەڵکی نزیکە یعنی ئەوە نێ بە منافقی بەڵکو بە ڕازگۆیی خۆی خستۆتە ناو دڵی خەڵکەوە بە دڵ پاکی خۆی خستۆتە ناو دڵی خەڵکەوە بە نێت پاکی خۆی خەڵک خۆشی دەوێ بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دایمە کەسێکی ئاسانکار بوو شتی لەسەر خەڵک قورس نەدەکرد سەیری بارودۆخی ژینگەی ئەو کەسەی دەکرد کە تیا پەروەردە بووە کە تێیدا گەورە بووە کە ڕۆژانە هەڵسوکەوتی لەگەڵا کردووە لە فەرمودەدا هاتۆ پیاوێک لە دەشت و بیابانەوە هاتبوو واتە خێمە نشین بوو دەوار نشین بوو مەڕدار بوو حشتەوان بوو
کەمتر شار و ئاوەدانی بینی بوو کە هاتە شاری مەدینە دیارە مسلمان بوو ویستی بانگی پێغەمبەری خوا کە صلی الله علیه وسلم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چەند مەترێک لێ دوور بوو هەر لە دوورەوە بانگی کرد هۆ محەممەد هۆ تراوەیە زانی لە ناو دەشتا بانگ دەکات دەشتە چیەکان عادەتەن خەڵکی ئاوا بانگ دەکەن هۆ فڵان کەس لێی دوورە بە دەنگی بەرز بانگی دەکات ئەمیش بانگی سەروەری مرۆڤایەتی خاتەمی ئەنبیا و مرسەلین محەممەدی ئەمین صلی الله علیه وسلم دەکات بەم شێوازە ناشرینە هۆ محەممەد هۆ ناڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەحابە وتیان بێدەنگ بە دەنگ نزمکەوە نازانی خوا لە قورئان فەرمێ لا ترفعوا أصواتكم فوق صوت النبي کورە نەکەن دەنگتان بەسە دەنگی پێغەمبەرا بەرزکەنەوە صلی الله علیه وسلم دوای هەموو کردەوەکانتان پوچ دەبێتەوە اینجا تۆ ئەی محەممەد هۆ نابێ وا بڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هاتوومە خزمەتت بە دەنگێکی نزم بە حیا و حورمەتەوە بە ئەدەبەوە بە ڕێزەوە نەک لە دوورەوە بانگی کەی ئەویش هەر گوێی نەدایە سەحابەکان هەر خۆی بەڕاززانی دیسان بانگی کردەوە هۆ محەممەد هۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی هۆ بەڵێ هۆ وەکو خۆی جوابی دایەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم چقۆیش بەرەو ڕووی وتی ئەی محەممەد ئەی پێغەمبەری خوا پرسیارێکم هەیە فەرمووی بپرسە وتی قوربان ئەگەر کەسێکی خۆش بوێ زۆر خۆشی بوێ بەڵام کردەوەکانی وەکو کردەوەی ئەو نەبن ئایا لە قیامەتە پێی دەگاتەوە ئایا لە قیامەتە کەسێک کردەوەکانی زۆر لای خوا قبوڵ کراوترن زۆر زیاترن تاعەت و عیبادەت و بەخشین و چاکەی زۆرترە کەسێک کەمی کردووە بەڵام ئەم کەسەی لەبەر خاتی خوا زۆر خۆش دەوێت پێی دەگاتەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی بەڵێ هەر کەسێکی خۆش بووە لە دنیادا و هەردووکیان مسلمان و ئەهلی ئیمان بن لە قیامەتا پێی دەگاتەوە دەفەرمێ سەحابە ئەم قسەیان زۆر پێخۆش بوو ئەم موژدەی پێغەمبەر المەرء مع من أحب لە قیامەتا چ کەسێک خۆشەویستت بێ لەبەر خاتری خوا ئەهلی ئیمان تۆ لەگەڵ ئەوانەدا پلەکەت بەرز دەبێتەوە دەچیتە ئاستی ئەو خۆشەویستانی خوای پەروەردگارەوە صلی الله علیه وسلم دا سەرنج بدەن نەرمونیانی و دڵگەورەی پێغەمبەر نەبووە صلی الله علیه وسلم ئێستا ئەو فەرمودەیە المەرء مع من أحب ئێمە نەدەگەیشت هەرچەند سەحابە لێی تووڕە بوون پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی وازی لێ بێنن چونکە سەیری ژینگەی ئەو پیاوەی کردووە کە هەموو تەمەنی لە منداڵیەوە وا ئێستا ڕیشی سپی بوو هەر لە بیابانە بووە دەوارنشین بووە خێمەنشین بووە شارستانیەت و مەدەنیەتی نەبینیوە ئیتر لە بیابانیشە عادەتەن بانگی حشتەکەی دەکا بانگی مەڕەکەی دەکا بانگی شوانەکەی ئەو بەردەکە هۆ فڵان کەس هۆ هاتۆتە شاری مەدینە یەکەم جارێتی ئەڵێ هۆ محەممەد هۆ وازانە هەر لە دەشتایە پێغەمبەر صلی الله علیه وسلم سەحابەی تر بووە گوناهی گەورەیە لەسەری لا ترفعوا أصواتكم فوق صوت النبي صلى الله عليه وسلم نابێت دەنگ بەسەر پێغەمبەر صلی الله علیه وسلم بەرز بکرێتەوە بەڵام ژینگەی ئەم پیاوە وایە ئەم فەقیرە بێئەدەبی نەکردو خۆی وا پەروەردە بووە شوێنی ژیانی وا بووە تەبیعەتی وایە لەناو ئەو بیابانشینانەدا کەس ناڵە کات فڵان کەس جەنابی فڵان کەس هەر دەڵێ محەممەد ئەحمەد فڵان کەس یەکتی هۆ محەممەد هۆ هەبێ ناوی خۆی ناوی هێنا مەبەستی بێحورمەتی نەبوو ئەو وا پەروەردە بووە وازانێ هەموو شوێن هەروایە پێغەمبەر صلی الله علیه وسلم حەد بە زمانەکەی خۆی فەرمووی هۆ بەڵێ هۆ وا هاتم بۆ لات پرسیارەکەشی جوابدایەوە موژدەی خۆشیشی دا بە ئەو موژدەی دا بە هەموو ئیمانداران و بە ئێمەش هەتا قیامەت موژدەکە مایەوە کەواتە بارودۆخی ئەو کەسە ڕەچاو بکە کە تیاژیاوە ئەو کەسە لە ژینگەی وەک تۆدا نەبووە کاکە وەکو تۆ پەروەردە نەکراوە خێزانی جیاوازە دابوونەریتی کۆمەڵایەتی جیاواز بۆ باری ئابووری جیاوازە بواری خێزانی جیاوازە بۆیە بە نەرمونیانی لە کینەی ناودڵ ڕزگارت دەبێت من يحرم الرفق يحرم الخير كله لصحيح جامعة بجمع فرمودي 6606 أم فرمودي هاتوا سندكي صحيحة في غمري خاص صلى الله عليه وسلم ده فرميه هر كسك لنرمونياني بيباش بيا له همو خير بيرك بيباشا هر چی توش الدبه لبلا لهالشونه وتوش الدبه لنرمونياني وهر چی خير وبركته توش الدبه وي پیغمبري خاص صلى الله عليه وسلم لك وتعيد أن فرموديتان عرض دكم كذا فرميه يا عائشة ارفقي فإن الله إذا أراد بأهل بيت خيرا دلهم على باب الرفق أي عائشة دائما نرمونيان با أي عائشة خاتوني هاوسري بريزم دائما نرمونيان با هاو شو ما با أجا خواي قولا إرادي خيري بمالك هبو بخيزانك هبو دلهم على باب الرفق نرمونيان عندك باوكيكي لسر خو داعشيكي مهربان من دالي زمان شيرين دنگ نزم بأداب أول نشاني خوار رحمي بو خيزانه كردوه ئەگە تووڕێیت و هەر شوێنێکەوە ئەبێ بترسی نەعوذ بالله ڕەحمەتی خوا لێت دوورکەوێتەوە فەرمووی هەر کەسێک بێبەش بوو لە نەرمونیانی
بێبەشە لە هەموو خێرێک با سینەمان خاوێنکەینەوە با ئەو غیلەی لە دڵماندایە لەبەر خوا دەریکەین کەسێک باشە باشەکانی خۆی بەسێتی کەسێک خراپە بووت بە خراپ باست دەکا بیسپێرە بەخوا والله خراپەکانی خۆی سەری دەخوا لە دنیا و قیامەتە خۆتی پێوە ماندوو مەکە تۆ بەهشتی ناو سینەت کە دڵپاکیە بپارێزە داواکارم خوا هەمووشمان بگەێنێ بە بەهشتی کۆتایی کە ئاسوودەی و پشودان و ئیسراحەت تەنها لەوێدایە خوا لە ئەهلی بەهشت بین لە دۆزەخمان پارێزی ڕەفتارمان بەهشتی بێ سینەمان خاوێن بێ زمانمان بەرامبەر یەک پاک بێ هەموو لایەکمان بەختەوەری دنیا و قیامەت بین ئێوەی بینەرانی بەڕێزیش سپاس بۆ ئەوەی کەوا تا ئێستا بینەرمان بوون لەم پرۆگرامی کلیلەدا تا بەرنامەی داهاتوو بە پەروەردگارتان دەسپێرم وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه